سلای خواتان لێبێ چۆنن تەندروستان باشن ئەحواڵتان یوان باشی سلامەتانە ئێستا دەرین خوا گۆران شێد و بۆ سبەین ئێستا وای نەنووسینە لەگە کازانی دەچینە چێوە دەچین؟ دەچینە سناعەیە سیارەوانە دەک مشکلێکەتە ناوێ سناعی چا دەکەینەوە چاوتان ماز دەکەم بەیوای ڕۆژێکی خۆش و سەلامەت بەس بەزدی زۆریش خۆشە ئاسبینان زوەستی پیاسەک خاردانێک ئەنجەوەچی بگۆڕین زۆر خۆشە بەزدی هیوادارم لە خۆشی دابن قوربانتان بووم دڵی منە نێزیزن زۆر خۆشە چاوتان ماز دەکەم بەیوای ڕۆژێکی خۆش برێ خۆ مردین نەرێ ڕینی لێت دەم ئەوە چیوە توێستام لەوی ناتۆکن توێتەی کادەی کالێدا ناوگەرە ناخۆشە نانەوەم ناوێتە جوانە ماندی بووین کاکەچی بارم تۆم شام بکەم کاکەوە چای و ڕاستی خۆیت یا ماشەڵڵای لێبێتن عادە زۆرشت نییە ئەوەش سیارەکەی کاگەلوەندی ئەم جەماعەتەم شاگەنچی دروست کردیە ڕۆ ئەو گێرە جیوار ئەو گێرە یان برێکە ئەو زەردەکە ئەو برێ بە بەس قۆنی دەسوڵێتنا ئەو باز لۆ درێفتی قۆنوشتی بسڕێتنە هاتەمەشا برا ڕۆ بەچی گەلەگەرمە نەکەم بێنە سناعەت بريان كوين لو رادقل لو رادقل انا ننسى انا هلا قوري اليوم عاد تكسو ماما اي ماما لونا نوع نقولها ماما ما فيش حاجه بلاش ما فيش حاجه والله بلاش علاش توني يا مات ده بقطبان ده عندك ماشي